کارگەی مافوری سلێمانی خولێکی کردوێتەوە کۆمەڵێک فێرخواز لەم خولەیە بەشداریان کردووە جا ئەمڕۆ خەڵات پێشکەش بە فێرخوازەکانەکات بۆی کەس زیاتر لەسەر ئەم چالاکە زانیاری وەرگین ئەڕێنە لای تەرزە سڵاوت لێبێ بەیانیت باش لەسەر ئەم خەڵات دابشکردن و بەخشینە زانیاریەکان چی هەیە فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە تاوی بینەرانی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن بەیانێکی پڕ تەندروست باشیتان هەبێت بەڵێ وەک هاوکارانم ئاماژیان بەوە کرد ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری خەڵاتی ڕێزلێنان ئەبەخشێت بە کۆمەڵێک لە فێرخوازانی بەشدار بووی خولی درومان کە بە خۆشحاڵیەوە کارگەی مافوری سلێمانی بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە هەماهەنگیان کردووە و هەم لە ڕووی دابینکردنی کۆمەڵێک لا پێداویستەکانی درومان کە لێرە بە خۆشحاڵیەوە هەم بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هەم کارگەی مافوریش ئەو پێداویستانی کە پێویست ئەکات بۆ کاری درومان بۆ فێرخوازان ئەمان بۆیان دابین کردوون بۆی بە خۆشحاڵیەوە کە بۆ ماوەی مانگێک لە مانگی هەشتا خولەکە بەڕێوە چوو بۆ ماوەی مانگێک بەردەوام بوو بەڵام ئێستا خولەکە کۆتایی پێهاتوو و کۆمەڵێک لە فێرخوازان کە دواتر هاوکارانم کەمێک لە وێنەکانتان بۆ گوازێتەوە ژمارەیەکی زۆر باش لە فێرخوازان ئەو خاتونانەی کە لە ماڵەوەن کاریکیان نییە ئەتوانن لە کارگەی مافوری سلێمانی لەم خولانەیە بەشدار بن بۆیە ئەم ساڵیش بۆ دووەم ساڵ کە پاریش خولەکە بەڕێوە چوو ئەم ساڵیش بۆ دووەم ساڵ خولەکە زۆر بە باشی بەڕێوە چوو و ئێستاش ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشێت وەک ئەوەی کە میوانەکە شم پێش دەستپێکی پرۆگرام ئاماژەی بۆ کرد کە زۆرێک لەو خاتونانی کە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشراوە بە خۆشحاڵیەوە دوکانی تایبەت بە خۆیان هەیە و توانیویانە لەسەر پێکانی خۆیان بۆستن و داهاتێکیش بێتە دەستیانەوە جا بە ئەوی بە وردی زانیاریەکان زیاتر بگوازینەوە بۆ بینەرانی خۆشەویستمان ئێستا بە خۆشحاڵیەوە ئەچینە لای زۆر بەڕێز کاک ڕزگار گەڵاڵەی بەڕێزیان بەڕێوبەری کارگەی مافوری سلێمانی لەگەڵمان نابێت کاک ڕزگار بیتە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێبێت سڵاو لە ئێوە سڵاو لە ئێوە سڵاو لە هەمووتان کاک ڕزگار ڕوونکردنەوەیکی کورتمیان لەسەر تەواوی با بڵێن ئەو مەڕاستیمەی ئەمڕۆ پێمان خۆشە باز لەوە بکەین خاتونەکان ژمارەیەکی باش بەشداریان کردو لە خولەکانە و خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشتێ چۆن بیرتان کردەوە کە هەم پارساڵ هەم ئەم ساڵیش خولیکی وا بۆ خاتونەکان بکەنەوە ئەوانەی کارێکیانێ بۆ ئەوەی هەم داهاتێک بێتە دەستیانەوە هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی ئەوەی کارێکیش بگرنە دەست دیارە کارگەی مافوری سلێمانی ساڵانە چالاکی خۆ هەیە بەڵام ئەو دوو ساڵە لەسەر یەک بەبێ بەرامبەر بۆ زیاتر لە 200 کەس ئەو جارەی تقریبا نزیکەی 85 کەس زۆر زیاترە پاریش لە پار ئەو کاتانە بوو زیاتر لە 100 کەس بوو بەشداریان کرد بەبێ بەرامبەر خولەکەیان بینیوە ئێستا کەش خولەکە بە سەرکەوتووی بەڕێوە ئەوڕۆ مەراسیمی دابشکردنی خەڵاتەکانە بەڵام ئەوەی دڵخۆشکەری منە ئەوەی ساڵپار کە دەورەکەی بینی لێرە هەموو مەچینە وشتی خۆیان بۆ خۆیان دوکانیان داناوە هاوکاری ماڵ و خێزانەکانی خۆیانەکەن لە ناحی ئابووری هەلێکی باشە بەڕاستی بۆ ئەوان چونکە بەبێ بەرامبەریشە بەردەوامیشین ئێستاش لەگە جەنابی وەزیر قسەم کرد گوتم ئەگەر هاوکاری مام بکەن ئەمە بەردەوام ئەو خولاناکەینەوە گوتی هاوکاریتانەکەین و جا نازانم ئینشەڵا بتوانین سەرکەوتوو بیت پێمان بڵێ کە ژمارەیەکی باش بەشداریان کردووە لە خاتونەکان تا چەندە ئەو خانمانی کە لە ماڵەوەن کارێکیان نییە حەزیان کرد زوو پەیوەندیتان پێوە بکەن لە ڕێگەی چیەوە بوو و یەگەروا بوو بۆ ساڵێکی تریش خاتونێکی تروستی بەشداری بکات لە ڕێگەی ئەم پەیامی بەڕێستانەوە بتوانێت پەیامەکە بە باشی بگات دیارەمە سایتێکمانەیە کارگەی مافوری سلێمانی جگەلەوە ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشت ڕۆشنبیریمان هەیە ئەویش سەر سایتێکی تایبەتی خۆیەتی جگەلەوەش لە ڕێگای ئیلاقات و لە ڕێگای ئەوەی کە کارگەی مافوری سلێمانی هەموو ژنان و کچانن ئیشی لێکەن لە ڕێگای ئەوانیشەوە عیلاقی خۆشمان هەیە لەگەڵ تەواوی ئەوانەی کە ڕێکخراوەکان بە تایبەتی سندیکای کرێکاران زۆر هاوکارمان بووە زۆر پشتیوانمانە لە هەموو ناحیەک بۆ زۆر ئانی بەڕاستی زۆر سوپاسیانەکەین لێرەشەوە دو پەیامی بەڕێستان چی ئەبێت وڵا پەیامەکەمانەوەیە کارگەی مافوری سلێمانی گرنگی پێ بدرێ چەندی منکەیتکە بکرێتەوە لە هەڵەبجە و لە ڕانیە و لە قەڵاتزێ و لەوانە بەڕاستی ینی چەمسەماڵ پێویستە چەند منکەیشکە بکرێتەوە بۆی بتوانین زیاتر کاری کەلتوری و کاری دەستی ئەنجام دەین بۆ کچان و ژنان بۆ ئەو کەس ژن و کسانەی کە دەرفەتیان نەبوو بخوێنن یاخود نایانتوانیوە تعین بکرێن دابمەزرێن بتوان بژێوی ژیانی خۆیان هاوکار بن لەگەڵ ماڵ و خێزانی خۆیان
سپاس بۆ ئێوە زۆر سپاس بەڕێزت سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز کاک ڕزگار گەڵاڵەیی بەڕێزیان بەڕێوەری کارگەی مافوری سلێمانی جا ئێستا پێم خۆشە بانگێشتی یەکێک لەو مامۆستا خۆشەویستانە بکەم کە بە خۆشحاڵی و بۆ ماوەی مانگێک وانی تایبەت یاخود کاری درومان خولی درومانی وتۆتەوە با سەرجەم فێرخوازەکان و بە شێوازێکی زۆر باشیش پێمان خۆشە لە زاری خۆی و پامەکەی زیاتر وەربگرین ئەچینە لای زۆر بەڕێز خات و شنۆ جەمیل بەڕێزیان مامۆستای خولی درومانن خات و شنۆگیان سلااو بۆ ئامادەبوونە سپاس بۆ تۆ هەر بالەوە دەست پێ بکەین پێمان بڵێ بۆ دووەم ساڵ کە ئەم خولا بەڕێوە چووە لە ڕووی دابینکردنی پێداویستیەکان بە شێوازێکی زۆر باش فراهەم کراوە ئاستی با بڵێن بەشداریکردن و ئاستی باشی فێرخوازان لە چه ئاستێک و لە چه کارێکە هەڵیان ئەسەنگێنی بەخێر بن سەر چاو من 2 ساڵە مامۆستام لە کارگەی مافور گرێبەستێکم کردووە پار تقریبان کەوتە 90 تەلەبە بەشداریان کرد بەس بە 2 بەش ئەم ساڵ بە 2 بەش بەڵام هەمان قوتابی بوون تقریبان ئەکەوتنە 101 قوتابی ئەوەی ڕۆژانە بەشداریە کرد لە 85 قوتابی کەمتر نەبوو زۆر بەشیان قوتابەکانی پار بوون زۆربەیان ئەو بڵێ ئەوانن کە بڵێ تەلەبەی جامیعان و معهدن و تەخەڕوجیان کردو هیچ هەلێکی دامەزراندنیان بۆ نەڕەخساوە و لە بەتەمەندتیایە بووە لە نەخوێنەواری تیا بووە لە قوتابی تیا بووە قوتابی جامیعی تیا بووە ئەنواع جۆرەکانی تیا بووە و زۆر خۆشحاڵمانی پار زۆربیان بوون بە خاوەنی کاری خۆیان و زۆر سپاسی کاک ڕزگارەکەم کە دەرفەتێکی ئەوە بوو ئافرەتانە ئەقۆزێتەوە کە هەلی دامەزراندنیان نییە هەم لە ڕووی دەرونی شەو بۆ ئافرەتانی کە لە ماڵەوەن یعنی هەلێکی دەرونیان بۆ ڕەخسێ زۆر مرتاح و بەختەوەرن لەوێ و زۆریش ئیسیفادەی هەبوو هیوادارم هەموو ئەو شوێنانی کە خاوەنی شوێنێکن کە خاوەنی بڵێ شوێنێکی وەکو کارگەی مافورن هەلی ئاوە بڕەخسێنن بۆ ئافرەتانی ئێمە خاتوشنۆ کاری درومانەکەی ئێوە زیاتر چی گرتوتەوە تەنیا جلوبەر بووە یاخود بۆ نمونە هەندێک لە فەرشەکانیان چنیوە هەندێک کاری تری درومان هەیە ئەو کارە قورسانی کە بێگومان قورسایی و سەنگێکی تایبەتی هەیە کاری درومانیش کارەکان باسمان بۆ بکەی جۆرەکانی چی بوون تا چەندە بۆ نمونە هیچ کاریگەریەکی ئەوەی نەبووە کە بۆ خاتوونەکان ئەگەر بەباشی کارەکان نەکرد بێت دووبارە کارتان کردبێتەوە لە چنینێکە ئەمە چۆنی ئێمە پەیوەستین بە چنینەوە ئێمە تەنها درومانە پار 2 دەورەمان هەبوو هەردوو دەورەکە سەرەتایی بوو ئەم ساڵ 2 دەورەکەمان کرد بە 2 بەشەوە چکە زۆربەی قوتابەکانی پاربوون داوای دەوری باشتریانە کرد بۆیە 2 دەورەکە دەورەیەکمان کرد بە دەوری سەرەتایی دەوری دووەممان کرد بە ناوەن دەوری سەرەتایەکە وەکو سەرەتایی ماکسی و جلی کوردی و ئۆشتانی ڕۆژانە بەکارێنین بەڵام دەوری ناوەندەکە دەوری مۆدێلاتی عەزی و قەمیس و چاکەت و ئەم جلی خلیجانە کە مۆدێتی دەورە دووەمەکە لەوەیە بڵێ بە قوتابەکانمانەوەتەوە من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ قوتابیانە چکە لەگەڵ قوتابەکان شاوکو هاوڕێک وابووم لەبەرێکە زۆر لە ڕووی دەرونی شەوانی ئافرەتی ماڵەوە بوون لێ زۆر بەختەوەر و مرتاح بن و سوپاسی کاک ڕزگارەکەم متمانی بە من بەخشی و سوپاسی ئێوەشەکەم بەخێر بە سەرچاوێت سپاس بۆ پەیامەکەت و خۆشحاڵیەوە ئەوەی کە ئەم خاتوونەش وەکو مامۆستایەکی خولی درومان ئاماژەی بۆ کرد کە پشگیریەکی تاوی خانمانی کوردستانەکە تاوەکو بتوانن هەم لە ڕووی پاڵپشتی مانتیەوە هەم لە ڕووی دەرونیەوە بتوانن زیاتر هەلێکی باشیان بۆ بڕەخسەی خاتوونەکان پشت بە خۆیان ببەسن و بە خۆشحاڵیشەوە ئێستا باسی لەوە کرد کە هەندێکیان دوکانی تایبەت بە خۆیان هەیە یاخود لەو شوێنانەی کە پێویست ئەکات کاری درومانی بکرێت ئەمان پەیوەندیان بۆ شوێنانەوە کردو و بە خۆشحاڵیەوە توانیوانە وەکو گرێبەستێکیش کار بکەن جای ساچمە لای کۆمەڵێک بەشدار بوو پێم خۆشە بزانم هەستی ئەوان چۆنە کە ئەمڕۆ لە خولێکی وایە بەشداریان کردووە ئەم ڕۆژ خەڵاتی ڕێزێنانیان پێبەخشێ خاتون گیانەگەر بێتە لای من سواز بۆ ئامادەبوونت هەر با لەوە دەست پێ بکەن سپاس بۆ تۆ ئەفو یەک تۆزی تر بیت ئێرە سپاس خاتون پێم بڵێ ئەم ساڵ بۆ یەکەم ساڵە تۆ بەشداریەکە یاخود پار ساڵیش بەشداریت کرد دوکانی تایبەت بە خۆتەیە کە بۆ نمونە ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنانە پێبەخشێت و ئەتوانی لەسەر پێکانی خۆت بۆستی سپاس بۆ کورسات وڵی هەتا من پارە بەشداریم نەکردووە ئەم ساڵ یەکەم ساڵم بوو سپاس بۆ کارگەی مافور و سپاس بۆ کاک ڕزگار زۆر پێمانەوەمان دوو بوون سپاس بۆ مامۆستا شنۆ بەڕاستی زۆرمان دووبوون چکنەقم بەشدار بۆکانی ئەم ساڵ لە ڕادە بە دەربوو خۆی لە سەد خوێنکارەدا با بڵێن فێرخوازەدا نەخێر منم ساڵ یەکەم ساڵم بۆی شەڵات لە دوای ئەم خولەوە کە شادەکانمان پێدرا ئیشەڵات دوکانی خۆمەکەمەوە کاری خەیاتیەکەم
ئەو بۆی پرسیاری ئەوەم کرد چونکە خاتونەکان هەمیشە و یعنی بێ هیچ با بڵێن کاریگەریەک لە سەریان ئایانێ پشت بەخۆیان ببەستن دوکانی تایبەت بەخۆیانە بێ بەڵام بە خۆشحاڵی ئەوەی کە لە پێڕوانینی منەوە بۆ بەڕێزت هەست ئەەکەم یعنی ئیشەڵا دەرفەتێکی وا ئەڕەخسێت کە دوکانێکی تایبەت بە خۆشتان هەبێت پامی تۆ چێ بۆ خاتونەکان بە کورتی وڵی بەدڵنیای و هەمومان حەزەکەین لەسەر پێی خۆمان بستین و بە خۆتان نەزانن وەسپی کوردستان چۆنیە و حکوومەتی هەرێمی کوردستان هەلی کاری بۆ هیچمان نەڕەخسان و لە نەکەلی کار بگرە هەموو خوێننمان تەواو کردو هەموو بگرە لە ئامادەیی و حد و جامعەکانمان هەموو تەواو کردو بەڵام هیچمان تاعین نەبوون بەهۆی ئەم قەیرانی کە ڕوو لە حکوومەتی هەرێمی کوردستان کردو ئیشەڵا لە ڕێی کاگرزگارەوە بە هەوڵی کاگرزگار و مامۆستاشنەوە دوکانی خۆمانەکەینەوانێ و لەسەر پێی خۆمانەوەستین. ئومێدی سەرکەوتن پێمان خۆشە سپاس بۆ تۆ یەکێکتر لە بەژاروەکان بێنە لامان بە پەیامی ئەوانی شوەر بگرین سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێت خاتونیان سەرچاو خاتون تۆ پارساڵ بەشداریت کرد یا ئەم ساڵ یەکەم ساڵتە بەشداری ئەبیت خاتونەکان هەندێکیان ڕەنگە نەیانزانی بێت بەشداری بکەن بەم خولانەوە یاخود ئاگادار نەبن بەم خولانەوە پەیوەندیتان لەگەڵ خاتونەکان لە خولێکی ئاوا درومانە تا چەندە فێری ئەزمموی کاری یەکترە بن تا چەندە ئەزممون لە کاری یەکترەوە وەرەگرن ئەمانە تا چەندە گرنگە ئەم خولانە ڕاستی من یەکەم ساڵم بوو بەڵامانی ساڵێکی زۆر باش بوو بۆ ئێمە وەکو خاتونێک کە لە ماڵەوانە هیچ کارێکمان نییە کاتێکیتە دەروانە کەسانی تازە ئەناسی تێکەڵی کەسانێکی تر ئەبیت وەکو هاوکاریەک بۆ ئافرەتەکانی تریش ینی بۆ بەرەو پێشچوونیان و بەڵام یەکەم ساڵیش بوو زۆر باش بوو بەڕەو چوونیان هیچت لە درومان ئەزانێ یاخود نەخێ بە پێچانەوە کە هاتیتە ئەم خولانەوە زۆر کاتێ ڕەنگە لە ماڵەوە هەمومان یاخود بەشێکی خانمان مەکینەیان هەبێ بەڵام ڕەنگە تااقەتی نەبێت بەڵام کەیتە خولێکی واوە هێز و بازوی خۆ زیاتر تاقیەکەیتەوە یاخود لەگەڵ کۆمەڵێک لە بەشداربووەکانی ترا زیاتر کارەکەتان خۆش ئەبێت پێ دوایە ئەم جیاوازیە هەیە خولەکان باشترەوە لەوەی کە لە ماڵەوە بێت طبعاً پێشتر من لە ماڵەوە هیچ شتێکم نازانین بەڵام کاتێکاتی ناخولەکەوەکو پێش بڕکیەک لە نێوان خۆمانە بۆ ئەوی بزانین کاممان باشترین لە کاممان ئەو بۆ ئێمە زۆر باشتر بوو و دەستخۆشی لە مامۆستاکانەکەم بەڕاستی زۆر باش بوون لەگەڵمانەوە وەکو هاوڕێکیشمان لێ هات لە خولەکە بەنیازی لە ئایندەیە لە دوای ئەم بڕوانامەیە پلانی تۆ چیە بێت ڕاستی بەردەوام ئەبم لەگەڵیانە و کەسانێکی زۆر باش بوون و هاوکاریەکی زۆر باشی ئێمەیان کرد دەستخۆشیان لێ یەکەم خۆش بێ یەکێکتر لە بەشداربووەکان بێتە لای من فەرمۆ پێم بڵێ تۆکو خاتونێک کە ئەمڕۆ بڕوانامەت پێ بەخشێت بۆن من ئەو دەرفەتت پێ بەخشراوە پلانت چی ئەبێت بۆ ساڵی داهاتوو ئەتەوێت چۆن داهات بێتە دەستەوە چۆن پشت بە خۆت ببەستی سەرەتا بەخێر بن بەڵێ پلانی من بۆ ساڵی داهاتوو بەتەمام لە دوای ڕوانامەکەوە دوکانێکی بچووکدانم کە کاری دوورمانی تیاکەم پێشتر خۆم ئیشی چنینمە کرد ئەم توانی چنین بکەم ئێستا پەرەی پێم و ئەتوانم لەگەڵی چای دوورمان بکەم دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ خاتونگیان تۆش بیتە لای من زۆر بە کورتی پەیامی خۆتم بۆ بنێرە ئەم خولانە چۆنە بەلای تۆوە ئەم وەرگرتنی بڕوانامەیە چۆنە سەرەتا بەخێر بن وەڵایی هەتا بڵێ دەورەیەکی زۆر باش بوو خولێکی زۆر باش بوو هیوادارم ساڵانە دەورەی باشتر و باشتر بکەنەوە بۆ ئێمە شوخانمانی تریش ئیسفادەیەکی زۆر باشی لێ بکەین و بەردەوام بین و ئیشی باشترمان بۆ بکەن سوپاسیانەکەین ئەگەر هاوکارم ویانەکان بگوازێتەوە ئێستا ئەبینین ژمارەیەکی باشی فێرخوازان لە خانمەکان بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لێرە بەشارن خڵاتی ڕێزلێنانیان پێبەخشێ لە پای ئەو هەوڵ و ماندووبوونەی کە لە خولەکەیە وەریان گرتووە بۆیە بە ئومێدین ئەم جۆرە خولانە گرنگی زیاتری پێ بدرێت تاوەکو خانمان ئەوکو خانمانی بە تایبەت ڕەنگە دەرچووی زانکۆ پەیمانگاکان بوو بێت تاکو ئێستا هیچ دەوامێکی نەبێت یاخود خانمانی ماڵەوە بێکارن ئەتوانن لەم خولانەیە بەشداری بکەن کە حکومیانەکانم ئاماژەی پێکرد کە ساڵانە ئەم خولانە بەردەوامی ئەبێت بۆ زیاتر پشتبەستنی خانمان بەخۆیان و بۆ دەستکەوتنی هەلێکی کار و دەستکەوتنی داهات و هەم لە ڕووی دەرونیشەوە دەرونیان زیاتر ئارامە بێتەوە